کاتتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەی پەیکی کۆمەڵە لە بەرنامەیەکی دیکە لەگەڵتانین. کۆبوونەوەی کومیتەی کۆمەڵە و ئەنجومەنی بزوتنەوەی گۆڕان لە نۆروێژ. ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی دوی ڕێبەندان وەفدێک لەلایەن کومیتەی کۆمەڵە لە نۆروێژ لەگەڵ ئەنجومەنی بزوتنەوەی گۆڕان لە وڵاتی نۆروێژ لە شاری ئۆسلۆ پێکەوە کۆبوونەوە کاژێ 5 دوانی وەڕۆ بە کاتی ئۆسلۆ دەستی بەکار کرد. سەرەتا لەلایەن وەفدی بزوتنەوەی گۆڕان بەخێرهاتن لە وەفدی کۆمەڵە کرا. پاش ناساندنی دوولایەن بە یەکترین هەندێک تەوەری تایبەت سەبارەت بە کار و تێکۆشان لە داهاتوو شێوازی پەیوەندیەکان هاتە ئاراوە. هەردوو خۆشحاڵی خۆیان لە دیدارەکە دەربڕی و پاش باسێکی زۆر لەسەر خاڵ و خواستە هاوبەشەکان ساغبوونەوە لەسەر ئەوەی کە لە پێناو بەرژەوەندی گشتی بزوتنەوەکەدا کاری هاوبەش ئەنجام بدەن و دۆستایەتی و هاوکاریەکان پەرە پێ بدەن. وەفدی کۆمەڵە کە پێکاتبوون لە هاوڕێیان ئیبراهیم کۆنەپۆشی بەرپرسی کومیتە، مەنسوور سۆفی ئەندامی کومیتە و بەرپرسی پەیوەندیە کوردستانیەکان، بەهار فاتمی ئەندامی کومیتە و بەرپرسی کاروباری تایبەت بە ژنان و بۆنەکان، فەردین سەڵاواتی کادری کۆمەڵە لەلایەن وەفدی ئەنجومەنی بزوتنەوەی گۆڕان لە نۆروێژ کە پێکاتبوون لە بەڕێزان، ئیدریس سابیر عەزیز بەرپرسی ئەنجومەن لە نۆروێژ، جەمیل عەزیز سوورچی سکرتێری ئەنجومەن، ئاری ئاکان بەرپرسی گشتی ئەنجومەن، تاهر بامەڕنەی بەرپرسی پەیوەندیەکانی کوردی و عێراقی ئەنجومەن لە نۆروێژ پێشوازیان لێکرا. کۆبوونەوەکە پاش دوو کاژێر باس و شیکاری لەسەر تەوەری باسەکان لە کەشێکی دۆستانەدا کۆتایی بەکاری خۆی هێنا. بەشداری کومیتەی نۆروێژی کۆمەڵەی شۆڕژگەر لە ڕێوڕەسمی دوی ڕێبەندان لە لۆرەنشکۆگ. ڕۆژی هەینی ڕێکەوتی 24/1/2015 زاینی لەلایەن کومیتەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بۆ ڕێزگرتن لە 69مین ساڕۆژی دامەزراندنی کۆماری کوردستان ڕێوڕەسمێک لە شارۆچکەی لۆرەنشکۆگ هەڵکەوتوو لە نزیک شاری ئۆسلۆ بەڕێوەچوو. بۆ ئەو ڕێوڕەسمە لەلایەن کومیتەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە فەرمی کومیتەی کۆمەڵە بانکێشکرا بوو. لەلایەن تەشکیلاتی کۆمەڵە لە نۆروێژ وەفدێک پێکاتبوون لە هاوڕێیان ئیبراهیم کۆنەپۆشی، مەنسوور سۆفی، بەهار فاتمی، کوردستان حەسەنی، حەبیب قادری بەشداری ئەو ڕێوڕەسمەیان کرد و شان بەشانی کادر و ئەندامانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و نوێنەرانی حیزب و ڕێکخراوەکانی دیکە ڕێزیان لە کۆماری کوردستان کرد. شانی باسە هاوڕێ حەبیب قادری بە نوێنەرایەتی لەقی نۆروێژی کونگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵ پەیامی پیرۆزبایی ئەو کونگرەی پێشکەش کرد. بەڕێوەچوونی سمینارێک سەبارەت بە ڕۆژهەڵاتەوەری لە ئوردوگای ناوەندی کۆمەڵە. سمینارێک لەژێر ناوی ڕۆژهەڵاتەوەری لە ئوردوگای ناوەندی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران بەڕێوەچوو. ڕۆژی سێشەممە ڕێکەوتی حوتی ڕێبەندان کاتژمێر 3 دوانیوەڕۆ بە ماوەی 2 کاژێر لە ئوردوگای ناوەندی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران سمینارێک بە پێشکەشکاری هاوڕێبیژەن قوبادی و باسکاری هاوڕێیان جەلیل ئازادیخواز ئەندامی کۆمەڵە و چالاکی سیاسی و هەروەها ڕەفیق حوسێن پەناهی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە لەسەر بابەتی ڕۆژهەڵاتەوەری لە 2 پەنەلی جیاوازدا بەڕێوەچوو. لە سەرەتای سمینارەکەدا هاوڕێبیژەن قوبادی کورتەباسێکی لەسەر بارودۆخی ناوچەکە و بەتایبەتی کوردستان و هەروەها سیاسەتی کۆمەڵە ڕوو بە کوردستان و بەتایبەتی کوردستانی ڕۆژهەڵات بۆ بەشداربووان باس کرد. دواتر جەلیل ئازادیخواز یەکێک لە باسکارانی سمینارەکە لە پەنەلی یەکەمدا جەختی لەسەر بابەتی ڕۆژهەڵاتەوەری و کاریگەری لەسەر بزوتنەوەی کورد و هەروەها ڕوانگە و کاریگەریەکانی بزوتنەوەی چەپی لەسەر کوردستانی ڕۆژهەڵات باس کرد و دواتریش ئاماژەی دا بە هۆکارە گرنگە ناوخۆی و دەرەکیەکانی پرۆسەی ڕۆژهەڵاتەوەری. شایانی باسە ئەو باسکارە لە درێژەی قسەکانیدا جەختی لەسەر ئەرکی حیزبە ڕۆژهەڵاتیەکان و کاریگەری حیزبە کوردیەکان سەبارەت بە بەرەو پێشبردننی باسی ڕۆژهەڵاتەوەری کرد. لە پەنەلی دووهەمی ئەو سمینارەدا ڕەفیق حوسێن پەناهی ئاماژەی بە چۆنیەتی بەرەو پێشبردننی بابەتی ڕۆژهەڵاتەوەری لەلایەن حیزبەکانەوە کرد و هەروەها لە درێژەدا جەختی لەسەر کاریگەریەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر گرنگی و بایەختان بەو بابەتە کردەوە. ئەو باسکارە لە درێژەی قسەکانی داوتی کە ڕوانینەکان لەسەر کورد و بزوتنەوەی کورد لە هەموو جیهاندا بە شێوەیەکی ئەرێنی گۆڕاوە و هەروەها لە کۆتاییدا ئاماژەی بە گرنگی کۆنگرەی ڕۆژهەڵات و کاریگەریەکانی ئەو کۆنگرەیە لەسەر گوتاری ڕۆژهەڵاتەوەری کرد.
سمینارەکە بە دوای 2 کاژێر بە پرسیار و تێبینی بەشداربووان کۆتایی پێهات. بەشداری کومیتەی دانمارکی کۆمەڵی شۆڕژگەر لە ڕێوەڕەسمی 2 ڕێبەندان ڕۆژی شەمە ڕێکەوتی 24/1/2015 دایانی لەلایەن کومیتەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بۆ ڕێزگرتن لە 69مین ساڕۆژی دامەزراندنی کۆماری کوردستان ڕێوەڕەسمێک لە کۆپنهاگن پایتەختی دانمارک بەڕێوەچوو. بۆ ئەو ڕێوەڕەسمە لەلایەن کومیتەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە فەرمی کومیتەی کۆمەڵە لە دانمارک بانگهێشتکرا بوو. هاوڕێ ئیرج محەممەدی وەک نوێنەری کۆمەڵە بەشداری ئەو ڕێوەڕەسمە بوو. هەر لەو پەیوەندیەدا لەلایەن هاوڕێ ئیرج محەممەدی پەیامی پیرۆزبایی بۆ بۆنەوە پێشکەش بە بەشداربووانی ڕێوەڕەسمەکە کرا. کۆبوونەوەی هێزە سیاسیەکانی کوردستان لە شاری کۆڵن ئاڵمان ڕۆژی یەکشەمە ڕێکەوتی 5 ڕێبەندان واتە 15 مانگی 1 کۆبوونەوەیەک لەلایەن هێزە کوردستانیەکانەوە لە شاری کۆڵن بەڕێوەچوو. سەرەتا کۆبوونەوەکە بە چەند ساتێک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی کورد و کوردستان دەستی پێکرد و پاشان لەسەر کاری هاوبەش لە نێوان هێزە سیاسیەکاندا قسە و باس کرا. نوێنەرانی لایەنە سیاسیەکان بڕیاریاندا کە بۆ ڕێزگرتن لە ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە و کارەساتی دڵتەزێنی ئەنفال لە ڕێکەوتی 16 مانگی مارس بە گرتنی کۆڕێک و پیشاندانی وێنە و شێوەیەک لە قوربانیانی هەڵەبجە یادیان بەرز ڕابگرن و هەر بۆ ئەم مەبەستەش کۆمیسیۆنێکیان دیاری کرد تا بتوانن زیاتر پێکەوەکاری هاوبەش بکەن. شانی باسە لایەنە سیاسیەکان بەشدار بوو لەم کۆبوونەوەدا بریتی بوون لە یەکێتی نیشتمانی کوردستان، پارتی دموکراتی کوردستانی عێراق، کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، بزوتنەوەی گۆڕان، حیزبی دموکراتی کوردستان، پارتی ئازادی کوردستان، یەکگرتووی ئیسلامی کوردستان، کۆمەڵی کوردیەکان. بەشداری هەیئەتێکی کۆمەڵە لە ڕێوەڕەسمی 2 ڕێبەندان لە سوێد. حیزبی دموکراتی کوردستانی ئێران کومیتەی گشتی سوێد لە یادی بەرزڕاگرتنی 69مین ساڵیادی دامەزراندنی کۆماری کوردستان لە شاری مەهاباد ڕێوەڕەسمێکی لە ستۆن ناهالێن بەڕێوە برد. هەیئەتێکی کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لەو ڕێوەڕەسمەدا بەشدار بوون و پەیامی کۆمەڵەیان بەو بۆنەیەوە خوێندەوە. لە پەیامەکەی کۆمەڵەدا وێڕای بەرز نرخاندنی کۆماری کوردستان پێداگری لەسەر هەوڵ و هاوخەباتی هەمەلایەنەکان بۆ سەرکەوتن گەیاندنی ئامانجەکانی کۆمار کرا و کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران ئامادەی خۆی ڕاگەیاند بۆ هەر چەشنە هەوڵێکی گشتگیر لەو پێناوەدا. هەیئەتی کۆمەڵی شۆڕژگەر لەو ڕێوەڕەسمەدا بریتی بوون لە هاوڕێیان فاتمە محەممەدی، عەلی ئاشناگەر، سالار ئاشناگەر، خەلیل عەبدوڵڵازادە و ئەردەڵان فەرەجی. پەیامی کۆمەڵە لەلایەن هاوڕێ عەلی ئاشناگەرەوە خوێنرایەوە. 2 ڕێبەندانی ساڵی 1324 هەتاوی لە شاری مەهابادی کوردستانی ڕۆژهەڵات کۆماری کوردستان لەسەر دەستی بەڕێز قازی محەممەد ڕاگەیەندرا. ئەو کۆمارە پاش 11 مانگ بە هێرشی ئەرتەشی شاهنشاهی ئێران تێکشکێنرا. جێی ئاماژەی کە پەیامی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵیش لەلایەن هاوڕێ فاتمە محەممەدیەوە خوێندرایەوە. بەشداری هەیئەتێکی کۆمەڵە لە ڕێوەڕەسمی 2 ڕێبەندان. کومیتەی سوێدی حیزبی دموکراتی کوردستان لە یادی بەرزڕاگرتنی 69مین ساڵیادی دامەزراندنی کۆماری کوردستان لە شاری مەهاباد ڕێوەڕەسمێکی لە مەشتا بەڕێوە برد. هەیئەتێکی کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لەو ڕێوەڕەسمەدا بەشدار بوون و پەیامی کۆمەڵەیان بەو بۆنەیەوە پێشکەش کرد. هەیئەتی کۆمەڵی شۆڕژگەر لەو ڕێوەڕەسمەدا بریتی بوون لە هاوڕێیان حەمید زەمانی و ڕەسوڵ محەممەدزادە. کومیتەی کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە ستۆکۆڵم. سەردانی ڕێکخراوی کۆمەڵی لاوانی ڕۆژهەڵات لە یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران ڕۆژی هەینی ڕێکەوتی 23/1/2015 ڕێکخراوی کۆمەڵی لاوانی ڕۆژهەڵات بە سەرپەرشتی ئازا سلێمانی بەرپرسی ڕێکخراوی کۆمەڵی لاوانی ڕۆژهەڵات سەیران غەفوریان و کاروان ئەسەدی سەردانی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێرانیان کرد کە لەلایەن هاوڕێیان فواد خاکی بەیگی سکرتێری یەکێتی لاوان، جەلال ڕاوەندگەر، جێگری بەرپرس، حیسام ئەحمەدی، چرۆ سۆهرابی، فەرزانە مەخروزی و سۆران باریکەوە پێشوازیان لێکرا.
لەو دیدارەدا باسێک لەسەر کاری هاوبەشی نێوان هەردوو ڕێکخراوە و بەگشتی ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ئێران کرا و بارودۆخی ئێستای لاوانی کوردستانی ئێرانیان دایە بەرباس و لێکۆڵینەوە. لە کۆتایی ئەم دانیشتنەدا هەردوو لایەن پێداگریان کرد لەسەر کاری هاوبەشی زیاتری لە پێناو گەشە بەکاری لاوان لە ئاستی کوردستانی ڕۆژهەڵاتدا. بەشداری وەفدێکی کۆمەڵی شۆڕژگەر لە ڕێوڕسمی دوی ڕێبەندان لە سوئیس ڕۆژی شەممە سێ ڕێبەندان ڕێوڕسمێک بە بۆنەی دوی ڕێبەندان 69مین ساڵوەگەڕی دامەزراندنی کۆماری کوردستانەوە لەلایەن حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە لە وڵاتی سوئیس بەڕێوەچوو. هەر بەو بۆنە و نەتەوەیە پیرۆزەوە وەفدێکی کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کە پێکاتبوون لە هاوڕێیان خالد حسێنزادە، فەرامەر سەجیم و میرزا مورادی لەو ڕێوڕسمەدا بەشداریان کردو. بروسکەی پیرۆزبایان بە بەرپرسانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران ڕاگەیاند. هەروەکو هەموو لایەکمان دەزانین بۆ وەدیهاتنی ئاواتەکانی کۆماری کوردستان کاری هاوبەشی زیاتر و بەرفراوەتر پێویستە. ڕاگەیاندنی کومیتەی دەرەوەی وڵات. کومیتەی دەرەوەی کۆمەڵی شۆڕژگەر بە بۆنەی ماوئاواییکردنی هەمیشەی دایکی سێ گیانبەخکردووی ڕیزەکانی کۆمەڵا ڕاگەیاندنێک بڵاو دەکاتەوە کە دەقی ڕاگەیاندنەکە بەم جۆرەیە. بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ئاگادار کراین کە دایە حوسنی دایکی هاوڕێیانی گیانبەختکردووی سەربەرزی کۆمەڵا قاسم، سولەیمان و زارای دانشفەر بۆ هەمیشە ماڵاوایی لێکردین. دایە حوسنی هەر لە سەرەتای شۆڕشی سەراسەری گەلانی ئێرانەوە وەک سیمایەکی دڵسۆزی کۆمەڵا لە ناو پێشمەرگەکانی کۆمەڵە ناسرا و جێگای متمانەی هەمووان بوو. دایە حوسنی لە ناو کۆمەڵەدا بە دایکی خۆڕاگر و فیداکار دەناسرا و بۆ ماوەی زیاتر لە 3 دەیە لە ژێر گوشاری خۆفرۆشان و کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێراندا بوو. بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی ئێران دایە حوسنی لەژێر ئەشکەنجەی ڕۆحی کاربەدەستانی زینداندا بوو. تا ئاخرین ڕۆژەکانی ژیانی نەیزانی کە قاسمی کوڕی ئیعدام کراوەیان ماوە و هەر بەم بۆنەیەوە تا دوایین هەناسەی هەروە چاوەڕوان ڕایانگرت بوو نیشانەیەکیان لە گڵکۆی کا قاسم پێ نەدا و هەموو کاتێک زامی دڵیان دەکولاندەوە. دایە حوسنی لە نمونەی ئەو دایکە کۆڵنەدەر و خەباتکارانەی کوردستان بوو کە 3 ڕۆڵەی شۆڕژگەر و خۆشەویستی پێشکەش بە کۆمەڵە و خەباتی چەوساوەکانی کوردستان کرد. ئەوە ڕاستە جەرگی دایە حوسنی بە گیانبەختکردنی ڕۆڵەکانی بریندار و دڵی خەمی گەورەی هەڵگرت، بەڵام دەرگای ماڵ و دڵی هەمیشە بەڕووی هاوڕێ و هاوبیرانی ڕۆڵەکانی و خەباتکارانی کۆمەڵە و کوردستان ئاوەڵا بوو. دایە حوسنی خۆشەویست بە لەدەستدانی جگەرگۆشەکانی لە ئاست مەئمورانی ئیتلاعات و داگیرکەرانی کوردستان کۆڵی نەدا و خەمی مەزنی لەدەستدانی ڕۆڵەکانی کردە ڕق و قین لە ڕژیمی ئیسلامی و هیوای بە خەباتکارانی کوردستان دەبەخشی. ئێمە سەری ڕێزمان لە ئاست تێکۆشان و کۆڵنەدانی ئەم دایکە قارەمانە دادەنەوێنین و بە بۆنەی ماڵاوایی دایە حوسنی خۆشەویستەوە سەرخۆشی گەرمی خۆمان ئاراستەی کاک موستەفا و کاک موسای دانشفەر و بنەماڵەی سەربەرزی دایە حوسنی و سەرجەم ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە دەکەین. یادی هەر بەرز و بەڕێز بێ. کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کومیتەی دەرەوەی وڵات 22 ژانڤیەی 2015 زاینی. هەر بەم بۆنەوە ئێمەش وەک ستافی بەرنامەی پەیکی کۆمەڵە سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی بەڕێزیان و هەموو کادر و ئەندامان و دۆستانی کۆمەڵە و ئێوەی بینەرانی بەڕێز ئەکەین و خۆمان بە شەریکی خەم و پەژارەیان نەزانین. ماڵئاواییکردنی کەسایەتیەکی دڵسۆزی کۆمەڵە لە مەهاباد بەپێی هەواڵێک کە بە ناوەندی هەواڵی ئاستۆی ڕۆژهەڵات گەیشتووە ڕۆژی یەکشەمە 6 ڕێبەندان کەسایەتی خۆشنا و نیشتمان پەروەری شاری مەهاباد کاک ئەمیر شێخ محەممەدی ماڵئاوایی لە ژیان کردووە. ناوبرا و برای پێشمەرگەی دێرینی کۆمەڵە هاوڕێ یوسف شێخ محەممەدی خاڵە یەکێک لە هاوڕێیانی نزیکی هاوڕێ ڕابەر کاک حەمەحسەین کەریمی بووە. هەر بەم بۆنەوە ئێمەش وەک ستافی بەرنامەی پەیکی کۆمەڵە سەرخۆشی لە بنەماڵەی بەڕێزیان ئەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین.
خۆشەویستان بەم شێوەیە بەرنامەکەتان پێشکەشکرا هیوادارم کە جێ ڕەزامەندی ئێوەی بەڕێزان بوو بێت زۆر سپاسی ئەو هاوڕێیانە ئەکەین کە تا ئێستا پەیوەندیان بە ئێمەوە گرتووە ئێوەی بەڕێز ئەتوانن بابەتی پەیوەندیدار بە بەرنامە و هەروەها سەرنج و پێشنیارەکانتان لە ڕێگەی فەیسبوک و ژمارە تەلەفۆنی بەرنامەکەمان کە لەسەر شاشەی تیڤی نووسراوە بگەێنن بە دەستمان و لە دەوڵەمەندکردنی بەرنامەکەتان بەشدار بن تا بەرنامەیەکی دیکە کاتخۆش.